کاردانەوەکان لە بەرامبەر دەست لە کارکێشانەوەی حاکم هاوژین و دەستگیر نەکردنی مستەشارەکانی دۆسیەی ئەنفال و داخستنی دەرگای دادگاکان بەردەوامە و جارێکی تر ژمارەیەک لە پارێزەران و چالاکانی کۆمەڵی مەدەنی لە بەردەم دادگای سلێمانی کۆبوونەوە و بڕیاریاندا درێژە بە ناڕەزایەتەکانیان بدەن تا ئەو کاتەی حاکم هاوژین کە لەسەر دەستگیر نەکردنی مستەشارەکان دەستی لە کارکێشاوەتەوە دەگەڕێتەوە سەر کارەکەی. هاوکات لە ڕاگەیەنراوێکیشدا ئەنجومەنی دادوەری هەرێمی کوردستان سەر لە نوێ بڕیاری دەستگیرکردنی تۆمەتبارانی دۆسیەی ئەنفالی دەرکردەوە. ئێمە هەموو کات بەردەوام ببین لەم ناڕزاییانە هەتا ئەو کاتێک کە بە پێچەوانەوە شکۆ بە دەرگاکانە گەڕێتەوە شکۆی جێبەجێکردنی یاسان نەک شکۆی ئەوەی کە کەسوکاری ئەنفاکراوان بچنە سەر داوای مافی خۆیان بکەن. ناڕزایەتەکان دژی دەستگیر نەکردنی مستەشارەکان لە زۆرێک لە قەزا و ناحێکانیشدا بەردەوامە. لە قەزای دەربەندیخانی ژمارەیەک لە چالاکانی کۆمەڵی مەدەنی و نوێنەری حیزبە سیاسیەکان و ڕۆشنبیرانی قەزاکە لە بەردەم دادگای دەربەندیخان کۆبوونەوە و ڕایانگەیاند ناکرێت دادگاکان بەڕووی هاوڵاتیاندا دابخرێن لە کاتێکدا کەسوکاری ئەنفالکراوەکان داوای مافی خۆیانیان کردووە. ئێمە وەکو دەستێک لە ڕۆشنبیران و خەڵکی شاری دەربەندیخان پشتیوانی لەو خۆپیشاندانانە ئەکەین بۆ گرتنە بەر بۆ دادگاییکردنی ئەو کەسانی کە بەشدارن لە تاوانی ئەنفالە لە هەر لایەک بن. ئەوەی کەسوکاری ئەنفالکراوەکان داوای دەکەن دەستگیرکردنی تۆمەتبارانی دۆسیەی ئەنفالە کە 258یان کوردن و بەدەستگیرکردنیان ڕەوانەی دادگای باڵای تاوانەکانی عێراق دەکرێن. بابانە نوێرێن ئاڕتی سلێمانی